پرۆژەی ئیفرازی سێ چاکرایەوە و بەڕێبەراتی ئاوی هەولێریش دەڵێت 72 کاتژمێر پێویستە بۆ ئاو بگاتەوە سەرجەمە و گەڕەکانی سوودمەندن لە پرۆژەی ئیفرازی سێ. قسەم لەگەڵ هیوا عەبدوڕەزاق بەڕێوەبەری ئیفرازی سێ کرد، ئەو دەڵێت ئاو بە چەند پرۆسەیەک دەگاتەوە بە نێو گەڕەکەکانی شاری هەولێر و باسی لێوە کرد بە درێژایی 31 کیلۆمەتر لەسەر زەوی گەورەوە لە هەر کاتژمێرێکدا 20,000 مەتر سێجا ئاو دەگوازرێتەوە بۆ کۆگاکانی مەرعۆدا. لە کۆگاکانی مەرعۆدە دوایەوەی بە 3 کاتژمێر پڕ بوون، ئیتر لەوێوە بە چەند پامپێک ئاو دەگوازرێتەوە بۆ کۆگاکانی گەڕەکی هەولێری نوێ یاخود کۆگاکانی دەواجنی پێدەڵێن، لەوێش دوو کۆگای گەورە و بچووکن. لێستادا تەنها ئاو بۆ کۆگا بچووکەکە کراوەتەوە بۆ ئەوەی زووتر ئاو بە هاوڵاتیان بدرێت، تەنها کۆگا پڕ دەکەن لێستادا. ئەمە قسەی هیوا عەبدوڕەزاقە، دەڵێت ئێمە تەنها کۆگا بچووکەکە پڕ دەکەین بۆ ئەوەی زووتر ئاو بە هاوڵاتیان بگات، دوای پڕبوونی کۆگا بچووکەکە ئیتر ئاو دەکەینەوە بۆ شەقامی شۆڕش و تاوەکو دەگاتە نزیک مزگەوتی جەلیل خەیات. دوای ئەوەی کۆگا بچووکەکە پڕ بوو ئاو گەڕاوە نێو شەقامی شۆڕش و نزیک مزگەوتی جەلیل خەیات و ئەو گەڕەکانەی لەوێ سوودمەندن. ئیتر کۆگا گەورەکەش پڕ ئاو دەکرێت و ئاو لەسەر ئەویش دەکرێتەوە. دوای ئەوەی کە پڕ بوو ئیتر ئاو دەکرێتەوە بۆ گەڕەکانی هەولێری نوێ و پێنجی حەسارۆک و فەرمانبەران و تاوەکو دێتە گەڕەکی زانکۆ و شارەوانی و باقی گەڕەکەکانی تر کە سوودمەندن لە پرۆژەی ئیفرازی سێ. بەڵام هیوا عەبدوڕەزاق دەڵێتن ئێمە هەندێک جار کێشەی تەکنیکیمان بۆ دروست دەبێت بۆیە ئاو درەنگ دەگاتەوە نێو گەڕەکەکان، ئەماش بۆ کاری ئەوەی ئەوان هەرچەندە قفڵەکانیان گرتوتەوە لە کاتی شکانی بۆڕێکە، بەڵام هاوڵاتیان بەهۆی پێویستی بە ئاویان بەکارهێنا و نێو بۆڕی گەڕەکەکان بە تەواوی جاروایە بەتاڵ دەبن. ئیتر ئەم پرۆسەیە کاتێکی زیاتر دەخانێت تاوەکو هەوای نێو بۆڕێکان بەتار دەبێت، ئەمەش زیاتر لە 48 کاتژمێری پێویستە.